بە هیوای کاتەچ خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی لاپەڕە 90 ڕاهێنانی ژمارە 2 ئەو سێ ڕادەی لە دوای ئەم یەک لە دوای یەکە دێ ببینەوە. لێرە ئەمن چەند ژمارەکەم هەیە کە ناویان یەک لە دوای یەکە، 4 ژمارەیە تەماشایان دەکەم دەبینم هەتا دێ ژمارەکە گچکەتر دەبن. 3645 ئەوجار پاشان دەبیتە 1215 405 135. لە کاتی بچووکبوونەوە یان گچکەبوونەوەی ژمارەکان ئەمن بیر لە 2 کرداری ئەژمێرکردن دەکەمەوە، ئەویش یان دابەشە یان کەمکردنەوەیە، چونکە تەنیا زۆربەی جار بەس بەو 2 کردارەی ژمارەکانم بچووک دەبتەوە یان گچکە دەبیتەوە. کەواتە ئەگەر یەکەم شت ئەمن بیر لە کەمکردنەوەی بیر بکەمەوە ئایا 3645 کوو بوویتە 1215 چی لێکەم کرایتەوە، ڕەنگە ئەمن بینم ژمارە پەمبەکەی کەم ژمارە زەردەکە بزانم چ ڕوودەدا، بزانم کەمکردنەوە یان نا، چونکە نازانم 3645 1215 لێ دەردەکەم، 5 5 لێ بڕوا 0 4 1 لێ بڕوا 3 6 کەم 2 4 3 کەم 1 2. کەواتە ڕەنگە لە خۆم بپرسم بیرکەمەوە کە ڕەنگە 3645 2430 لێکم بوو بیتەوە ما بیتەوە 1215. بەڵام دەبی دەنا ئەگەرە من لێرە 2430 کەم کردەوە دەبی 2430 لەو ژمارەش کەمکەمەوە، کەواتە ئەگەر ئەمن 2000م کەم کردەوە لە هەزاری ناکاتە 405 کەوا بوو کەمکردنەوە نییە، چونکە هەموو جارێ ئەگەر من لێرە کەمکەمەوە دەبی لێرەش کەمکەمەوە لێرەش کەمکەمەوە هەمان ژمارە، کەوا بوو کەمکردنەوە نییە، دەنا ئەمن دەچمە لای دابەشکردن. کوو دەزانم ئەو ژمارەی دابەشی چەندی بکەم بوویتە ئەو ژمارە، ئەسانترین ڕێ ئەوەیە لێرە ئەمن ئەو ژمارەی بینم دابەشی ئەو ژمارەی بکەم، واتە 3645 دابەشی 1215 بکەم بزانم ئەو ژمارەیە دابەشی چ کرایە هەتا ئەو ئەنجامە بەدەستی نایە. دەتوانم ئەمن لێرە چونکە زۆر کاتم نییە بە بژمێر دابەشەکەی بکەم 3645 1215 دابەشی 1215 ببوور 1215 کردیە 3 واتە ئەوجا ئەمن دەزانم کە ئەو ژمارە دابەشی 3 دەکرێ دەبیتە ژمارە زەردەکە، ژمارە زەردەکە دابەشی 3 دەکرێ دەبیتە ژمارە سەوزەکە، ژمارە سەوزەکە دابەشی 3 دەکرێ دەبیتە ژمارە شینەکە. ئێستا تێگەیشتم کە ڕێسایەکە چییە؟ بریتیە لە دابەشکردنی ژمارەکان بەسەر 3 هەتا دێ ژمارەکان کچکە دەبنەوە بچووک دەبنەوە. ڕێسایەکەم دیتەوە. ئێستا
داوام لێ دەکەن 3 دانە ڕادە واتە ژمارەش کە لێرە بنووسم یەکەشکەش 3 دانە ڕادەی بنووسم ئەمن دەینم 135 دابەشی 3 دەکەم لێرەش دابەش کرایە 135 دابەش 3 بوویتە 45 ئەوە ڕادەی یەکەمم بەدەستینا لەو 3 ڕادەیە ئەوجا 45ەکەی دەینم دیسان دابەش 3 دەبیتە 15 ئەوجا دیسان 15ەکە دابەش 3 دەبیتە 5 کەواتە ئەمن 3 ڕادەم بەدەستهێنا پاش ئەوەی کە ڕێسایەکەم زانی بەڵام زۆر ئاسان نییە ڕێسایەکەی بزانم زۆر جار دەبی چەند کردارە چی ئەژمێرکردن تاقیکەمەوە بزانم کامەیان دروستە هیچ کەس یەکەم جار تەنیا بە چاوخشانێک لە ژمارەکان نازانی ڕێسایەکە چییە ڕێسایەکە زۆر گرنگە بزانم دابەشە یان کەمکردنەوەیە چونکە لێرە ژمارەکان هەتا دێ بچووک دەبنەوە کەواتە ئەو 3 ڕادەیە وەڵامەکەم چییە 45 15 و 5 ڕادەی یەکەم ڕادەی دووەم ڕادەی سێم بێگومان ئەوە بەخۆیان ڕادەی یەکەم نینە بەڵام ڕادەی یەکەم ئەوەی ڕاستیبی ئەو ژمارە سۆرەیە ڕادەی دووەم ئەو زەردەیە ڕادەی سێم ئەو کەسکەیە ڕادەی چارەم ئەو شینەیە ئەوە ڕادەی پێنجەم و شەشەم و هەفتەمە بەڵام لێرە نووسیتیان ئەو 3 ڕادەی کە پاشی 135 دێ دەنا ڕادەکان باشتر وایە پرسیارەکە ئەوها بە ڕادەی پێنجەم و شەشەم و هەفتەم دەتوانی ڕێسا بەکاربیێنی بۆ نووسینی یەک لە دوای یەکەکە لە مێژە دەزانین ئێستا بچمە لای ڕاهێنانی 3 زەینەب پارچە قماشێکی هەیە درێژیەکەی 20 مەترە 20 مەتر زۆرە دەیەوێ کۆمەڵە کراسێکی لێ بدووری هەر کراسەک پێویستی بە 2 مەتر و 20 سانتیمەترە یان دەتوانم بخینمەوە 2 مەتر و 20 لە سەدی مەتری پرسیارەکەش چییە ئەو یەک لە دوای یەکە بنووسە کە ڕوونی بکاتەوە چۆن زەینەب پارچە قماشەکە دابەش دەکا چەند مەتری لا دەمێنێتەوە پاش دوورینی 3 کراس ئەوە ڕاستیبی خوێندکاری ژیر ڕەنگە ئەو وشەیە وات لێ بکە بچی پارچە قماشەکە درێژیەکەی دابەش بکەی بەڵام ئەوەی ڕاستیبی لێرە دابەش نییە لێرە هەموو جارێ زەینەب دەچی لەو 20 مەترەی 2 مەتر و 20 سانتیمی لێ دەبڕیواتە لێی کەم دەکاتەوە واتە یەکەم جار ڕێسایەکە چییە ڕێسایەکە کەمکردنەوەی 2 فاریزە 20 لە 20 مەتر هەموو جارێ 3 جار چونکە 3 کراسی جارێ دەدووری واتە ڕێسایەکە کەمکردنەوەیە یەکەم جار 20 مەترەکەی دەینین 2
فاریزە 20 لێ دەردەکەین، بەڵام چونکە 2 فاریزە 20 فاریزەی لەگەڵا 2 ڕەنووسیشەیە لەبەر هەندێ فاریزەش دەتوانین دانین لۆ 20ەکە 2 ڕەنووسیش 0 دانین هەتا کردداری لێدەرکردن ئاسان بێ. ئەوجا لێرە ئەو سفرە کەم ئەو سفرە هەر سفرەکەی دیکە کەم 2 نابی لەبەر هەندێ ئەو 2 خورد دەکرێتەوە، ئەوجا ئەو سفرە دەبیتە 9 2 لێ بڕوە دەبیتە داببورن چونکە یەکەم سفرە 2 لێ بڕوە دەکاتە 8 فاریزەکە وەکو خۆی دێتە خوارێ. ئەوجا لێرە ئەو سفرە دووەم بووە 9 2 لێ بڕوە دەکاتە 7 دووەکەی دیکەش لێرانە ئەو 2 بووە 1 لێرە هیچ نییە یەکەکە دێتە خوارێ واتە 1 کەم 0. پاش بڕینی کراسی یەکەم چەند مەتر ماوە لە 20 مەترەکە 17 مەتر و 80 سانتیمەتر مایەوە. دیسان ئەو جارەش پاش کراسی دووەم 17 و 80یەکەی دەینم دیسان 2 مەتر و 20 سانتیمی لێ کەم دەکەمەوە. ئەو جارەی چەند دەمینێتەوە 15 مەتر و 60 سانتیم. دیسان لەو 15 مەتر و 60 سانتیمەی دیسان 2 مەتر و 20 سانتیمی لێ کەم دەکەینەوە. ئەو جارەی پاشی کراسی سێم دەمینێتەوە 13 مەتر و 40 سانتیمەتر. ئەو جاگە بمانەوێ هێشتان دیسان 13 مەتر و 40 دیسان 2 مەتری لێ بڕوا پاشی کراسی چهارەم و پێنجەم و شەشەم. ئەو جا ڕادەکان یەک لە دوای یەک چیان لێدێ ئەوە ڕادەی یەکەمە، ئەوە ڕادەی دووەمە، ئەوە ڕادەی سێمە، ئەوەش ڕادەی چارەمە. پاشی کراسی سێم بەڵام باشتر وایە ڕادەکان یەکەم ڕادە و دووەم ڕادە و سێم ڕادە و چارەم ڕادە. ئەوها زۆر ئاسان نییە پاش کراسی یەک و پاش کراسی دوو. کەواتە 13 مەتر لای زەینەب دەمینێتەوە پاشی دوورینی 3 کراس. چی دەبێ ئەگەر زەینەب ئەو شێوازەی تەواو کرد چەند کراسی تر دەتوانێ بدوورێ لە قوماشە ماوەکە. ئێستا من دەینم 13 دیسان دەینم 2 بیستی لێ کەم دەکەمەوە کەواتە 13 با لێرە بنووسم 2 مەتر و 20 سانتیمی لێ کەم دەکەمەوە. ئێستا 0 لێ بڕوا 0 4 2 لێ بڕوا 2 3 2 لێ بڕوا 1 کەواتە ماوە 11 مەتر و 20 سانتیم. ئەو جارەی دیسان 2 مەتر و 20 لێ کەم دەکەمەوە ماوە 11 2 لێ بڕوا 9 مەتر واتە ئەوە کراسی چارەم پاشی کراسی چارەم ماوە 11 پاشی کراسی پێنجەم ئەوە پێنجەم ماوە 9 مەتر. دیسان ئەو 9 مەترەی دەینم 2 مەتر و 20 لێ کەم دەکەمەوە 0 لێ بڕوا 0 10 8 2 لێ بڕوا 8 7 2 لێ بڕوا دەکاتە 8 2 لێ بڕوا ببورن 8 2 لێ بڕوا دەکاتە 6.
ئەوە پاشی کراسی شەشەم ماوە 6 مەتر و 8. دیسانە من 2 مەتر و 20 لێکەم دەکەمەوە. دەمێنێتەوە 4 مەتر و پاش کراسی 7. 4 مەتر و 60. دیسان 2 20 لێکەم دەکەمەوە. دەمێنێتەوە 2 مەتر و 40 پاشی کراسی 8. دیسان دەتوانم کراسی 9میش چونکە 2 مەتر و 20 لێکەم دەکەمەوە دیسان ئەو جارەی تەنیا دەمێنێتەوە 20 سانتیمەتر کەواتە دەتوانی 8 کراس بدووری لەو پارچە قماشەی کە 20 مەتر بوو. ئایا ئەمن بە ڕێیەکی تکە دەمتوانی؟ وا بزانم ئەمن دەچووم بە بژمێر 20 مەترم دەهێنا دابەشی 2 فاریزە 2 دەکرد 2 فاریزە 2 20 هەر یەک شتە دەیکرد 9 کراس کەواتە 9 کراس بەو چەشنەش دەمتوانی یەکسەر بزانم کە 9 کراس دەتوانی بدووری. ئەوە لێرە ئەمن لۆ تەنیا 9 کراس بوو ئەوە پاشی 2 مەتر ماوە پاشی کراسی 8. دیسان دەیتوانی کراسەش کەشکەواتە 9 کراسی دەتوانی بدروی یان بدووری. نازام کامەی ڕاستە. دوورین. ئێستا بچمە لای ساغ بکەوە بە ئەوانە ڕەشکەمەوە یانیش بسڕمەوە. کەواتە زۆر ڕێ هەیە ڕێی بیرکردنەوە خوێندکاری ژیر ئەو ڕێ هەڵبژێرە کە بە خۆت کە ئاسانە لۆ تو. ساغ بکەوە بیر بکەوە و گفتوگۆ بکە بەوانەکەدا بگەڕێەوە هەتا وەڵامی پرسیارەکان بدەیەوە. پرسیاری ژمارە 1 ڕێسایەک بنووسە بۆ 1 لە دوای یەکەکە پاشان 3 ڕادە لە دوای یەکەکەی دێت. نازانم نووسینە چی کووە گرنگترین شت ئەوەیە ڕێسایەکی بنووسین لێرە لۆ ئەو ژمارانەی کە 1 لە دوای یەک هاتینە پاشان 3 ڕادەی دیکەش بنووسین لێرە. ئەگەرە من تەماشای ژمارەکان کەم یەکەچیان بە 8 دەست پێ دەکا زۆر کەس ڕەنگە ئەوەی لەبیر بچی ئەو 8ەی نەنووسی چونکە ئەوەی ڕاستی با دەبوایە هەموو ژمارەکانیان لێرە نووسی بە نابی ئەو جۆرە نووسینە 8 کە ڕەنگە زۆر کەس نەبینی بەڵام کێشە نییە. ئەگەر نەش بینین تەنیا ئەوەندەش ببینین هەر باشە. کەواتە 8 32 128 512 چەند ڕادەم هەیە ئەوە دووەمین ڕادەیە ئەوە سێیەمین ڕادەیە ئەوە چارەمین ڕادەیە ئەوەش یەکەمین ڕادە بوو کە تەمەشای ژمارەکان دەکەم دەبینم تۆزە ژمارەکان گەورە دەبن. 8 بووە بە 32 32 بووە بە 128 ئایا 8 کوو بووە بە 32 دەبی ئەمن بیرکەمەوە لە جاران یان کۆکردنەوە چونکە گەورە بووینە ژمارەکان. ڕەنگە بیرکەمەوە لە لێکدان ئەگەر 8 جارانی چاری بکەم لێرە 8 و 32 ئەگەر 8 جارانی چاری بکەم دەبینم دەکاتە 32 ئەگەر 32 جارانی چاری بکەم دەکاتە 128 کەواتە ڕاستە ڕێسایەکەم دیتەوە ژمارەکان جاران
یان کەڕەتی 4 32 کەڕەتی 4 128 128 کەڕەت 4 512 ئەویش کەڕەت 4 ئەو ژمارەم بەدەست دێ بە بژمێر ئەمن دروستم کرد بەڵام بە بژمێریش دروست نەکەی هەر ئاسانە 4 جاران 2 8 4 جاران 1 4 4 جاران 5 20 ئەو جارەی 2048 جارانی 4 بکەم دەکاتە 8192 دیسان ئەویش جارانی 4 بکەم دەکا 32768 ئەوە 3 ڕادە 1 2 3 دروستم کرد ڕادە یەکەم دووەم سێم چارەم پێنجەم شەشەم کەواتە وەڵام ئەوە ئەو ژمارەی دەنووسم ئەو ژمارەش دەنووسم ئەو ژمارەش دەنووسم ڕێسایەکەش جاران 4 هەر ڕادەی جارانی 4 دەکەم ڕادەکەی پاشی ئەوەم بەدەست دێ تەواو بووین لێرە پرسیاری دوو بڵێ ئەگەر یەک لێ دوای یەکەکە زیادبوونە یان کەمبوونەوە زۆر ئاسانە هەموو کەس دەبی بزانێ کەمبوونە هەتا دێ کەم دەبی پرسیاری ڕاهێنانی ئاراستەکراو بۆ هەر یەک لە دوای یەکەکە ڕێسایەک بنووسە ئەو جا ڕادەی شەشەم ببینەوە تەمەشای پرسیاری سێ بکەم ئەوە ڕادەی یەکەم ڕادەی دووەم ڕادەی سێم ڕادەی چارەم خوێندکاری ژیر تێبینی ڕادەی پێنجەمی ناوێ ڕادەی شەشەمی دەوێ واتە ئەو ڕادە مۆرە نا بەڵکو ئەو ڕادەکەی ئێرە ئەگەرە من تەماشای ژمارەکان بکەم 5 بووە بە 20 20 بووە بە 35 35 بووە بە 50 ئەمە ڕەنگە بیرکەمەوە 5 جاران 4 دەکا 20 بەڵام 20 جاران 4 ناکا 35 کەواتە ڕاست نییە کەواتە کۆکردنەوەیە ئەگەرە من 5 کۆکەمەوە لەگەڵ 15 دەبیتە 20 کەواتە کۆکردنەوەیە 5 20 35 ئەگەرە من جارانی 4 کەم نابی چونکە ڕاستە یەکەم لۆ یەکەم ڕادە و دووەم ڕادەی دەبی بەڵام لۆ ڕادەکانی دینابی کەواتە 4 هەڵەیە لای دەبەم لە جیاتی کۆکردنەوەیە 5 کۆ دەکەمەوە لەگەڵ 15 دەبیتە 20 20 کۆ دەکەمەوە لەگەڵ 15 35 کۆ 15 50 کۆ 15 65 کۆ 15 دیسان 80 کەواتە پاشان 80 ئەگەرە من کۆی بکەمەوە چەند ڕادەی شەشەمی دەوێ یەکەم دووەم سێم چارەم پێنجەم شەشەم کەواتە وەڵام 80 دوو وەڵامەوەی ڕاستی بی یەکەم جار ڕێسایەکە کۆ 15 ئەوجا وەڵامەکە ڕادەی شەشەم دەکاتە 80 پرسیاری 4 هەمان شتە ڕادەی شەشەمی لێم دەوێ ئەوە ڕادەی یەکەم ئەوە ڕادەی ببورن ئەوە هەمووی ڕادەی یەکەمە ئەوە هەمووی ڕادەی دووەمە ئەوە هەمووی ڕادەی سێمە ئەوەش ڕادەی چارەمە ڕادەی پێنجەمیش لێرەیە ڕادەی شەشەمیش کە لێم داوا دەکرێت دەبی لێرە بینووس تەمەشاکەم
ئەمن ژمارەکان ئەو جارەی فاریزەیان لەگەڵا 0.1 سۆرەکە، زەردەکە 0.1 کەسکەکە 0.1 شینەکە بووە 1 کەواتە ژمارەکان هەتا دێن گەورە دەبن. فاریزەکە هەتا دێ بە 1 خانە دەچیتە لای دەستی ڕاست. واتە فاریزە بە 1 خانە بچیتە دەستی ڕاست واتە ژمارەکە جارانی 10 دەکرێ. ئەوجا ئێستا کە زانیم جارانی 10 زۆر ئاسانە ببینمەوە. ڕادەی پێنجەم چەندە؟ ئەوجا دوایە ڕادەی شەشەم دەبینمەوە. ڕادەی پێنجەم ئەو یەکە شینە جارانی 10 دەبیتە چەند؟ 1 جاراندا ڕادەی پێنجەم دەبیتە 10 کەواتە 10 دیسان جارانی 10 ڕادەی شەشەم دەبیتە 100. ڕادەی شەشەم دەکاتە 100. لێرە جارانی 10 ڕێسایەکە جارانی 10 کەڕەتی 10. ڕادەی یەکەم، ڕادەی دووەم، سێیەم، چارەم، پێنجەم، پێنجەمی لە من ناوێ، شەشەمی لە من دەوێ، کەواتە وەڵامەکە 2 بەشە. یەکەم جار ڕێسایەکە کەڕەتی 10 پاشان ڕادەی شەشەم یەکسانە بە 100. ئەو پرسیارەش تەواو بوو. 3 ڕادەی دێ لەم 1 لە دوای یەکە ببینەوە. لێرە ئەگەرە من تەماشاکەم دەبینم ژمارەکان هەتا دێ گەورە دەبی. دا بووە بە 21 دا جارانی ژمارەی تەواو ناتوانم بکەم ببیتە 21 کەواتە بیر لە کۆکردنەوەی دەکەمەوە. دا ئەگەرە من کۆی کەمەوە لەگەڵ چەند؟ لەگەڵ 11 دەبیتە 21. ئەگەر 21 کۆکەمەوە لەگەڵ 11 بێگومان کۆ دەبیتە 32. ئەگەر 32 کۆکەمەوە لەگەڵ 11 دەبیتە 43. ئەگەر 43 کۆکەمەوە لەگەڵ 11 دەبیتە 11 لێرە دانێم دەبیتە 54. ئەگەر 54ش کۆکەمەوە لەگەڵ 11 دیسان دەبیتە 65. 65ش کۆکەمەوە لەگەڵ 11 دەبیتە دیسان کۆکەمەوە لەگەڵ 11 دەبیتە 76. ئەویش کۆکەمەوە دەبیتە 87 و ئەویش کۆکەمەوە دەبیتە 87 دەبیتە 98 و هەتا دوای. بەڵام ئەمن پێویست ناکات، تەنیا 3 ڕادەی لە من ویست، ئەوانیش ئەو ڕادانەنە. ئەوانە بستڕمەوە، پێویستم پێ نییە، دەیانسڕمەوە. ئەو 3 ڕادەیە. وەڵام 54 65 76. پرسیاری 6. ئەگەرە من تەماشای ژمارەکانم بکەم، ڕادەی یەکەم 0 و 2، ڕادەی دووەم بوویتە 2، ڕادەی سێیەم بوویتە 20، چارەم بوویتە 200.
لێرە گەورە دەبن ژمارەکان زۆریش گەورە دەبن کەواتە کە ئاوا گەورەبوونەکی زۆر زیاتر جارانە نەک کۆکردنەوە. ئایا ئەگەر نەزانم 0 و 2 بوویتە 2 هیچ نەبی دەزانم 2 کو بوویتە 20 جارانی چم کردیە جارانی دەم کردیە 2 جاران 10 دەکا 20 20 جاران 10 دەکا 200 کەواتە جارانی 10 ئایا 200 جارانی 10 بکەم دەبیتە چ؟ دەبیتە لێرە ئەو ژمارەی دێ چییە؟ 2000 ئەو جە ژمارەکەی پاشی 2000 جارانی 10 بکەم چ ژمارەکە؟ لێرە ژمارە 20 20,000 ژمارەکەی پاشیوی دێتن 200,000 ئەو هایان لێدێ ژمارەکان 2000 20,000 200,000 200,000م نەنووسیە 200,000 ئەوە وەڵامەکانە ئەوە ڕادەی ئەوەی ڕاستیبی سێ ڕادەکەی پاشی 200 مەبەستیانە بەڵام بخۆی ڕادەی چەندە؟ ڕادەی 5 و 6 و 7 چونکە ئەمن چاریشم هەیە 1 2 3 4 5 و 6 و 7 دەبی بنووسم 2000 20,000 200,000 لێرە تەواو بووم لە لاپەڕە 90 کەواتە دێمە کۆتایی ئەوانەیە و هیوادارم وانەکە سوودی هەبی و ببورن و چاوپۆشی بکەن لە کەم و کورتیەکان ئەگەر لە کاتی قسەکردن یان نووسین یان ئەژمێرکردن هەڵەک شتێک هەبی یان چەند هەڵەیەک هەبی و هەتا وانەی داهەتوو هەر بژین.